بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم أمرو دوانزي بينج يادي وفاتي موصم عثمان رحمتي أم محراب مزقوتي كأسا من لخزمتنا دانشتوم أما محراب مزقوتي جنابي موصم عثمان رحمتي داوم لذاتي باكي پروردگار درجاتي عالي بك موصم عثمان یەکێکە لەو پیاوە گەورانەی کە لە ئاستی کووردە ئەتوانی بڵێن یەکێکە لە پیاوە نەتەوەیە زۆر گەورەکانی میلەتی کورد لە ئاستی عالەمی ئیسلامیشە یەکێکە لە کەسایەتیە بەرز و گەورەکانی عالەمی ئیسلامی مۆسەمە لە عوسمانی ڕەحمەتی خاوەنی قەڵەمێکی زۆر جوان خاوەنی پەروەردەی فەقێ و مەدرسە و ئەهلی قورئان مۆسەمە لە عوسمان شاکاری زۆر گەورەی بۆ ئێمە بەجێهێشتووە تەفسیری قورئانی پیرۆز کتێبێک لە ئوسولی فقه شەرحێک بۆ صحیحی بوخاری مامۆسای پریسی خۆی و بنەماڵەکەی خزمەتێکی زۆر گەورەی شاری هەڵەبجەیان کرد ئەگەر کەسێک بە وەفاوە سیر کات مامۆسا مەلا عەزیزی پریس خزمەتێکی زۆر بەرچاوی کردووە بە فەقێ و مەدرسەی ئەم ناوچەیە و مامۆسا مەلا عوسمان خۆی بۆ خۆی لەگەڵ برا بەڕێزەکانیە خزمەتێکی زۆر گەورەیان بە سەحوە ڕابوونی ئیسلامی کرد مامۆسا مەلا عوسمان لەگەڵ ئەوە خاوەنی علمێکی زۆر گەورە و پایەدارێکی زۆر گەورە ئەو خاوەنی سەحوەی ئیسلامی و سەرگەورەی سەحوەی ئیسلامی و هێنەری سەحوەی ئیسلامی و کارکەر بۆ سەحوەی ئیسلامی بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ پێی ئەوترێ ئیسلامی سیاسی کە بەداخەوە ئەڵێم زۆر بێوەفاییان بەرامبەر بە جەنابی مامۆسا مەلا عوسمان نواندووە کە تا ئێستا هۆڵێک مزگەوتێک کتێبخانەیەک ناوەندێک سنتەرێک ڕێکخراوێک شتێک نییە بەناوی مامۆسا مەلا عوسمانی ڕەحمەتی بەینەما مامۆسا مەلا عوسمان پیاوێکی ئەکادیمی و علمی زۆر گەورە و پیاوێکی زۆر ئازا و بوێر و مجاهید بەڕاستی کەم کەس هەیە بتوانێت بە ڕیشی سپیەوە فتوای جیهاد و بەرامبەر بە ڕژێمی سەدام بتوانێت ئەو شۆڕشە گەورە بەرپاکە کە موسڵمانان نەهێڵێ دوا بکەون لە کاروان و خەباتی کوردستان ئەمەی کە لە مامۆسا مەلا عوسمانە یا با بڵێن لە کەسایەتێکی ئیسلامی کوردیە ڕەنگ ئەداتەوە کە مامۆسا مەلا عوسمانی ڕەحمەتیە لە هیچ شوێنێکی ترە ڕەنگی نەداوت هەموو ئەوەی تر کە هەیە هەمووی قوتابی و شوێنکەوتەی مامۆسا مەلا عوسمان لەم کاروانەیە کە کاری تیا کردووە بەڕاستی لە زمانی خۆیان مامۆسا مەلا عوسمان کاتێک کە ئەم کارە گەورانەی ئەنجام داوە هەندێک لە مامۆساکانی هاوکاری پیان و تۆ مامۆسا مەلا عوسمان لەگەڵ مناڵە هەڵسوکەوت ئەکا نابێت لەگەڵ ئەو مناڵە نەهەڵسوکەوتکە چونکە پایی مامۆسا مەلا عوسمان لە ئاسیەکا بوو ئەبوایە سەدان عالمی زۆر گەورە لە خزمەتیا دابنیشتنایە دەرسیان بخوێندە بەڵام ئەو ئامادە بوو لەگەڵ مناڵێکی بچووکە شۆڕشێک دروستکە ئەو ئامادە بوو بەڕیشی سپیەوە بنەوە لە کڵاشینکۆفێک بەڕاستی ئەمەی کە مامۆسا مەلا عوسمان کردوێتی لەم کەسایەتیە کووردا کۆبووتەوە لە جیهانە زۆر کەم کۆ ئەبێتەوە کە کەسێک لە ئاست و پێگەیەکی ئاوا گەورە بێ ئامادە بێ بۆ میلەت و گەلەکەی خۆی ئەبەم شێوازە خزمەتکاری بکە بۆیە من پێم وایە خەڵکی موسڵمان ئەوەی کە پێ ئەوتێت تەیاری سەحوەی ئیسلامی لەگەڵ دەوڵەت و دەسەڵات هەر هەمویان کەم تەرخەم بوون بەرامبەر بە جەنابی مامۆسا مەلا عوسمانی ڕەحمەتی عامەتی موسڵمانان وەکو پێویست نەیان ناسی و قەدریان نەگرت ئللا عامەی خەڵک نەبێ کە کۆمەڵی پرۆژەی مامۆسا مەلا عوسمان هەیە بنینە بنمونە ختمێکی قورئان کە لە مزگەوتە دەستی پێکردو مامۆسا مەلا عوسمان هەتا ئێساش پیرەکانی ئەم مزگەوتە خەریکن و بەردەوامە بە مامۆسا خۆی وجودی نەمابێ هەموو نوێژێکی بەیانی من مامۆسا مەلا عوسمانی ڕەحمەتی لە مزگەوتە ئەبینم ئاثار و پەنجەمۆرەکانی ئەبینم ئەوەی کە پێوترا ڕوادی سەحوەی ئیسلامی زۆر کەم تەرخەمیان بەرامبەر بە مامۆسا مەلا عوسمان کرد زۆر بێئەدەبیان بەرامبەری کرد من پێم وایە ئەبوایە ئێستا ئیشی زۆر گەورە بۆ جەنابی مامۆسا مەلا عوسمان بکرێت سێهەمینیش سوڵتە و دەسەڵات و حکوومەتی هەرێم بەڕاستی قەدری مامۆسا مەلا عوسمانی نەگرت و نەزانی ئەگەر نا مامۆسا مەلا عوسمانی ڕەحمەتی خزمەتێکی زۆر گەورەی بە کورد و کوردستان کردووە ئەکرێ مێژوەکەی بە ئاوی ئاڵتون بنووسێتەوە داوامە لە ذاتی پاکی پەروەردگار لەم کاتە لەم ساتە کە ئێستا ئێمە لە مانگی ڕەمەضانان و یادی ئەو گەورە پیاوە ئەکەینەوە داوای لێ ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار و لێ ئەلاڵئینەوە ئەپاڕینەوە خوای گیان
ئێستا خۆشترین کاتەکانی بێ خۆیان لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەمعی کە و کۆی کەرەوە کە ئەو زۆر محب و خۆشەویستی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وآله وسلم خۆی گەورە لە گوناهی منوشی ئەوش بورێ وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.